سڵاو لێ بێ باشیت ئەوە تۆ تا چەند لە خۆراکی بایعی ڕازیت؟ وەڵی خۆراکی بایعی بەڕاستی باوەڕ ناکەم کەسێکە بێ لێ ڕازی بێ ئەمڕۆ لە کوردستان. خەڵک زۆر لە برنج و لە ئاردەکە ناڕازیە. وەڵی هیچ موادێکی بەڕاستی ئەوە نییە کە لە چاوەڕوانی خەڵکا بێ بەڕاستی. ینی برنجە کەوەری ئەگریەی خۆی ناوەڵا لێ ئاردەکە وەڵی هیچیان بۆ لەبەرەوەی ئاردەکە لێ نایەت ئارد نان نەخێر نە ئاردەکە نانی لێ و نە برنجەکەشە خوێ بەڕاستی. ئەو تێ بۆنی زۆر ناخۆشە برنجەکە تا چەند ڕاستن؟ وەڵی جا و کەسانی کە لەوە چێ ئەگەر ویست بێتیان بەکاری بێنن یعنی کۆمەڵێک ماڵی کەمە لەم کوردستانەیە ئەگەر مەجبور بێ بۆی کە ئەو برنجە بەکاربێنێ بەڕاستی بەڵام یعنی ئەوەی کە بەکاری هێنا بێ ئەزانێت بەڕاستیە. ئەوە دێ بزاناریم هەبێ خەڵک کەوەری ئەگرێ برنجەکە لە بەدرگا کیلویا داتەوە بە 100 دینار ئەچێتەوە برنج تۆکە کیلۆی بە 1500 دینار ئاردەکەش لە بەدرگا فرەشی کیلۆی بە 100 دینار چ ئادێکە ئەکرێتەوە بۆ نانکردن. ڕاستە زۆر ڕاست. بایعی چ سوودێکی هەیە بۆ خەڵک؟ وەڵی هیچ بەس بەڕاستی بە هەدەردانی پارەی وڵاتی و تەواو هیچ تر. لە خۆراکی بایعی تر ئەوان کەم و کوڕی تیاخن بۆ میلەتەکەی نانێرن. باشە ئەوە گریمان کەمە ڕۆنەکە کەمە بۆ نمونە چایتیان نییە بۆ نمونە کۆمەڵێ موادی دیکەیتیان نیە هەیە نییە شەکرەکەی و ڕۆنەکەی و ئاردەکەی و برنجەکە تا چەند کە خەڵک زۆر گلەی لێ هەیە تا چەند لە ئاردەکە و لە برنجەکە ڕازی نانەخوا بەزا خەڵک شکرانەی خۆش ناخەوە بێ بە زیای ڕەحمی خوای گەورەیە ئەوە چاخە ئەرێ خەڵک پێی بزانن. ئەو تۆ ئاردەکە بەکاردێنی؟ ئەوڵام من شکری خوای گەورەم ئارد و برنجیش لێنێن و لەخوا بەزێوێ ئەو برنجەی کە لە بایعی وەرەگیرێت تۆ ئەی خۆیت؟ ئەرێ وەڵا لەخوا بەزیا ئەی خۆین و هیترشی وە دەمەوە ئەسێنین شوای خۆین شکرانەی خوا ئاخەین لەبەرەوە خوای گەورە نەیبڕێ. خەڵکێکی زۆر هەیە گلەی لە برنجەکە هەیەڵێ بۆنی لێدێ ناخورێت یاڵێ ئاردەکە نانی لێ نایە ئەمە تا چەند ڕاستە؟ ئەمانە هەیە قەناعەتیان نییە ئەمە لەخوا بەجای قەناعەتمان خوا نەیبڕێخوا ئەو شەنەوە چیەکەی. سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشان ئەوکارانە بووین میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەم ڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرەمانم هاوکار عەلی پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و پاشان سوودی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان ئەمڕۆ دەمانێت گفتوگۆ بکەین لەگەڵ هاوڵاتیانە لەسەر بەشە خۆراکی بایعی کە دەدرێت بە هاوڵاتیان. لە هاوڵاتیان دەپرسین تا چەند لەو بەشە خۆراکەی ڕازیت کە ئەدرێ بە هاوڵاتیان هەم لە ڕووی ڕێژەوە هەم لە ڕووی کوالێتیەوە ئایا تا چەند دەتوانێت بژێوی ژیانی تۆ دابین بکات. هاوڵاتیان بەگشتی گلەییان لە دوو جۆر خۆراک هەیە لە ئێستادا ئەویش برنج و ئاردە. بەوتەی هاوڵاتیان دەڵێن ئاردەکە نانی لێ نایەت برنجەکەش بۆنێکی زۆر ناخۆشی لێ دێت کە بە کەڵکی خواردن نایەت. هەندی هاوڵاتیش پێی وایە لە ڕووی کوالێتیەوە کوالێتی برنجەکە و ئاردەکە زۆر نزمە هەندێک بۆ چوونی ژێ دەوترێت بەسەر چووە ئەم خۆراکانە. ئەوەندەشی من زاریاریم هەبێت خەڵکانێکی زۆر لە بەردرگا ئەو برنجەی کەوەری دەگرن دەیفرۆشنەوە کیلۆی بە 100 دینار ئاردەکەش بە هەمان شێوە دەیفرۆشنەوە کیلۆی بە 100 دینار دەچەند برنجی دیکە دەکڕن کە کیلۆی 1500 دینار ئەلبەتە بەرەو ژووریشی پێ ئەدەن. بابزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە چڕا بۆ چوونێکیان هەیە ئێوە لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان فەرموو با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. بە ئەو موادە بەنای برنج تۆزیەکەن تۆزیە نەکردنی باشتر. ئەو خەڵکە داما بووە خاڵەگیان ئەو خەڵکە قڕکرا بەسەریە ئەو خەڵکە ڕوو لە کوێ بکات. ئەوان وازیان لە میلەتێ ناو بەس حەقە میلەتی جواز لەوان بێنێ هەر ناخورێەوە خواوەکی لە بیەی بە مریشک نایخوات. برنجەکە کەس دایخوا وەرێگرن ئێرن بە ئاژەڵۆشت. ئارە وەڵا هەتا ئێسقان ناڕازی. وەڵی ڕازی نیم لە خۆراکی بایی لەبەرەوەی زەیتەکەی دەچیشی بەکەڵ نایە. هیچیش نییە غێری ئاردەکاتەکەش ناکرێت تۆ ئێستا بێ ئاردی کەکوو بکڕی فەردەی بە 20,000 دێ بە 10,000.
ئەی برنجەکە هەر بە کەڵک نایە چولێ بە 100 دینار لە برنجی باشتر بکڕی دەوترێ برنجەکە بۆنێکی هێندە ناخۆشی لێدە ناخورێ هەر ئەسڵ ناخۆ ئەکسپایر بوو تا ئێستا من خۆم ئیسفادەم لێ نەکرد ئەی باش هۆکار چی ئەیدەن بە خەڵک لە کاتێکە ئەوان سوورە زانن کە خەڵک نایخوات وەڵی جا ڕاستیکردن دڵی خەڵکە بەس ڕازێکردن دڵی خەڵکیشیش ترنی بە ئەو موادە بە نای برنج و تۆزیەکەن تۆزیە نەکردنی باشتر باشە ئەوەندەی من زانەری هەبێت چوار جۆر خۆراکە درێت ئاردەکە برنجەکە ڕۆنەکە شەکرەکە ئەم چوارە ئەدرێت ئایا ئەوەندە بەسە بۆ بژێوی هاوڵاتی خەڵک بە تەشید هەر بەزنیە بگرە لە هیچ باشتر ئەگەر باعی باشی بدرێت پێ وانە ژیانی خەڵکیش باشتر بێت لە کۆمەڵی پێداویستی دوورەکەوێتەوە لە کۆمەڵە کڕینێشت دوورەکەوێتەوە بە تەشید دوو دەکرێت دەکە جاران بە حکومیم قەیرانی دارایە خەڵک لەوانەیە زیاتر ئیسفادەی لێ بکرد ئەگەر موادەکان هەبووە وەکو جاران نەبوو خەڵک ئەگەر معاش باش بوو یاشتی باشتری بکڕیا گەشتەکان باش بێ خەڵکی زیاتر ئیسفادەی لێ بە نمونە نۆکی تیانە نیسکی تیانە بۆ نمونە چای تیانە ئەمانەی تێدانێت کە پێویستی ڕۆژانن ڕاست دەکەی جاران پێشتر لە وەختی ڕژێمی گۆڕبەگۆڕات شقاتەشیەدا نەگەوە هەموو بێداویستێکە سایج ئیسپادێکی ناکەوەی کە ئیسپادی لێ بکەی غێری زەیدەکەی لەبیرمە تەنانەت جگەرێشی ئەدا پارچێت جگەرێ ئەدا جگەرەیەدا شقارتەیەدا گوێزانیەدا هەموو بێداویستەکانیدا بەڵام لە ئێستا تۆ ناڕازی لە بەشە خۆراکی بایعی بە تاشید 100% ناوڵی ئیسفادەی نییە بگرە لە نەبوون باشترە باشش کۆر تا چەند لە بەشە خۆراکی بایعی ڕازیت والله حەلی ڕازی دەچی ڕازی بوو بۆ کەمەیان خراپە والله دارە برنجمانە ئەم دوو سێمانی پێشەوە بۆ هاتو هەر نەگە خوریا بۆگەنیات ئەم بکەی هیچ بایاوە بێ ئاردەکە ئەڵەن ئاردەکەش نانی لێنایە ڕاست ئاردەکەش هیچی باش نییە نەوەڵات دوێنێ چوون بەلای بای ئارد مۆل گرتووە ئاردەکە ئەمەلیەوەی نییە کە ئیسان بیکامەنان لە ماڵ ئەڵێ لێ نایە ئەڵەن لە بەردگا خەڵک برنجەکەش و ئاردەکەش کیلۆداتەوە بە 100 دینار وایە برشنەوە خەڵک 100 نایسیە ئەو بایەکە لە لای وەی فەرێ برنجدەم بە 8,000 و بە 5,000 و بە 10,000 ئاوە ئەم بایە تازە حاجی پێدوانیە هەل لە ڕووی جگەلەوەی کە ڕەنگە بەکەڵک نێت بەڵام پێدوانیە خۆراکەش کەمە بۆ نمونە نیسکیتیانە بۆ نمونە چایتیانە بایعی بۆ نمونە فاسولایتیانە نۆکیتیانە هیچیتیانی بەس برنجەکەیە و زەیدەکەی وە 4-5 مانگە نەهاتووە و شەکرەکە هەن نەماوە کووە ئیتر باعی نازانم باعی باسیشی بۆ بکەم باعی لە ئێستا ناتوانێت پارەی نەوتیانەوە 4-5 مانگە لێ سەردووی هەتا ئیسەکی قەتەیەنەوە مەگەر بۆنەکەی بێت لەو منتیقانە 10,000 لێمە سندووە ئەو دوێنێ سەرەکەم ئاوارەکان سەریان کردووە چیە کاکە وڵاوە وەرەقەینەوە وەرەگرین بۆ خۆمان نییە بۆ ئەوانەیە خۆمان لەسەر حسابکە لەسەر نەوتەخەوی کووە ئەو خەڵکە داما بووە خاڵیان ئەو خەڵکە قڕکرا بە سەریە ئەو خەڵکە ڕوو لەکوێ بکات تاکەی بە خۆیانە ناسن هەتاکەی هەنان بە هاواری ئام فەقیر و فقراوە بازەکە ئاوا بێت تۆ ساڵێ یەکە ڕێبایی بۆ بێ شەکرەکە ئەوەتانێ برنجەکەیشەوە تا بۆ نیکتێ ئاردەکەی ئادی خۆمانە گەرمەکەی خۆمانە نانی لێنەیە ئێتر نەباسیشی وەگەم ئەکواچی هەیە باوکەکەی من وەڵا هیچ نییە خۆزێک برنج و ئاردێن مانگە برنجەکەش ناخورێ بەخۆ لێ نانی تۆ ئەی نەوەڵا لێ نانی مناڵمای خوا برا لە بەدرگا کیلۆ دەنەوە بە 100 دینار وایە ئێوە ناخورێ ئاردەکە ئاردەکەش وەڵا مەجبورین وەرگرین تێکڵاوین تری بکەین یانە بێ ئاردی تری بۆ بکڕی تێکەڵا بکەین ئەی باشە بۆ بایعی کەوتە بایعی ئەبێ کۆمەڵە شتی تری تیا بۆنە چای تیا بێ فاسولای تیا بێ نۆکی تیا بێ نیسکی تیا بێ ساڵ هاوار نەگردووە هەوارمان نەگردووە ئەنیۆ بەشی بژێوی خەڵک ناگەکەی وەڵا خەڵک چی ئیدارە ماوە نەماوە باش تۆ پێ دوایە دایە حاجی ئەوەندەی تۆ هەستە پێکرد بێت کە ئەم خۆراکانە باشیش نییە بۆ ئێن بە خەڵک ئەی وەڵای تر بڵێم چی ڕاستیکردن دڵی خەڵکە ئارە وەڵا قایەکە ناخورێ کاکە ناخورێ خوانەی بڕێ برز نەخورێ بیبیتە ماڕ مناڵی خۆ چی لەکەی ئاردەکە تێرن ئاردەکەش باش نییە خوانەی بڕێ بەس بەخوای ئارترە کڕی نەدەینە نای تۆ ناڕازی لێی ئەی ئەرەوەڵا ناڕازم ئەی ئەرەوە تو نەوتت بۆ نەیە و باعی باشت بۆ نەیە و ئەی باشەیتر چییە والله هیچ لێ ڕازی نیم بۆچی والله جاوە کێ هاتنەکەیە کەمە تا شتێک یەشتێک نایە تێمانجارێ وەریەگرم باش ئەی لە ڕووی کوالێتیەوە لە برنج و لە ئارد و لەم جۆرە شتانە ڕازیت ئەی خۆی برنجەکەی نەوەڵا برنجەکەی ناخۆی بۆچی بەکەڵک نایە
بۆنی لێ بۆنی دێ ئەی ئاردەکە ئاردەکە باشە هەندێک جاری جەڵەن ئاردەکە نانی لێ نابێ ئاردی تری تێگەڵاوکەی ئەمجا لی دێ وایە وەڵە طبعا باشە بە بڕای تۆ بایعیە بێت چی تیاابێ نابێ هەموو شتێکی تایەوە پێداویستی خەڵک بەرە وەڵە بۆ نمونە چای تیاابێ تایەتی تیاابێ سابۆنی تیاابێ نۆک فاستۆلیا شیری تیاابێ تیای نییە ئەوانی تیان نییە وەک پێداویستی ئەوانی تیان نییە من وەکو خۆم گلەیم هەیە بە ماڵی بایعی ناوەڵە ئەوە قەت بایعی نییە سڵاو لێ بێ بایعی وەرەگری بەرەوەڵە لی ڕازیت وڵی وابزان بەس ڕۆنەکەی وەرەگری ئاویش ئەگەر بە کەڵک بێ یا بە کەڵک نێ ئەی شاکر وڵی شەکرەکەشی باشە شەکرەکە شیرین نییە نەوەڵا شیرینە بۆ شیرین نییە بەس زانیی بڕوا بکە ئەو باەیکە درێ بە ئێمە لە تەنەکە خۆڵی وڵاتەکانیش نییە یعنی کە ئەو با ئێمانە درێت یعنی ئەوەی کە ئەوان فڕێنەوەش نییە ئەوەی کەوان فڕێن حتمما پاکە و زیاد لیان فڕێن کەیکەنە تەنەکە خۆڵەکانەوە بەس ئێمە ئەوەشمان بۆ نایە برنجێت کەس نازانێت 10 ساڵێک سپایر بووە بۆ ئێمێنن من مناڵم هەیە وا بۆ بە 4 ساڵت نازانم شیر هەیە نییە شیرم هەر نەدیوە لە بایە ئەو شتانە بۆە هەمووی هەبووە تێگەی هەشتێکی باعی بە بڕای تۆ بێت چی تێدا بێ وڵایە بێ چی پێداویستیەک هەر لە خێەوە کە بەسیترین شتە پێداویستیەکی تیاابێ هەتاک و برن شەکر ڕۆن هەموو پێداویستەکانی تیاابێ تەنانەت ئەگەر بە بێرێ بێ ئەەکەم لە بیرە چاکە لە بیرە زمانی تیابوو زانی تیابوو اونجا جگەرەی تیاب سمیلاک بۆ مناڵ شیر بۆ مناڵ جگەرە هەموو شتێکی ئەمەنیری تیابوو کاکەوانە ئەوانەشمان ناوێت پرە بەس ڕۆن و شەکر و ئاردەکە بێت تۆزێ بە پاشی بڕۆ سەردانی باعکام کە لە 1990 باعکان هەر خەڵک ناچێ بەلا بڕواکە من خۆم بێکیان خۆم برنجەکە گۆڕمەوە ئەگەر بە ئارد بیا بە شەکر بێ هەرچەنە ئاردەکەشی بە کەڵک نایە یا جاری وایە برنجەکە فرۆشی کیلۆی نازانم 200 دینارەکە 30 کیلۆ ژوەرگری 3000ەکە 3000ەکە ناکە نیم کیلۆ برنجی کوردی ناکە ناوەڵانی کوردی کیلۆ 5 نیوە وەڵا وای 5 نیوە بەخوا لە حشتێکی خۆی ئەوەش نابێت ئەوەی کە بڵێ وەڵا کفری نیعمەتە یا شتێکی وایە ئەبێش واقعەتەکە باسکەی بۆ نەخۆشی چییە؟ بەڕای تۆ نەخۆشی ئەم خەڵکە هیچی هیچ خۆراکی بەسەرچوو خراپە وەڵای هەمووی ئەوەیە وەڵای ئێستا لە دوکانە ئێستا ئاش کەسەوە بۆ خۆی بە ئارەزی خۆی لەزگەی لێ من دوێنێ ڕۆنم کڕیوە لە هەر لە دوو دەبە ڕۆنم کڕیوە لە یەک جێگا هەڵم گرتو هەرێکی و تاریخێکی لەسەر شتی وابێ لەبەرەوەی هەست کەس بۆ خۆی لە لای خۆیەوە ئێستا حکوومەتێکە نە ڕقابەیەکە هەشتێک نییە لەسەر کەس باشە ئەم خۆراکە کە بە کەڵک نایە بۆ ئەیدەن بە خەڵک وەڵایەوە گەر باوکم بۆ ئایسا هەموو ڕۆژێ 5 بەرزە من مەحاسبەی باوکم مەکرد لەسەرەوە خۆراکە بەس خۆ باوکم نییە من چی لێ بکەم ئەگەر باوکی خۆشم بۆە مەحاسبە مەگەر بەس ئەوە قسە کراوە ئەوە وتراوە ئەوە شت وتراوە های ستامی نەمەوە هەر نێڵێ باشترە من زۆر وەکو خەوێک لە بیرم دێ لە سەردەمی ڕژەمی لە ناوچووی بەعزدا ئەو کاتێککە خۆراک ئەترا پیان ئەوترا ئەسواق مرکزی لەمە سواق مرکزیەدا باوکم چەندجا وەریەگرت مانگی جارێ و یا دوو مانگ جارێ بۆ گەر بەبیرم مابێت نیو حیوانیان واتە نیو حیوان کە سەر ئەبڕا یانکە بە دوو کەرتۆ نیویان ئەدا بە کەسێک بۆ ماڵێک لەگەڵ ئەمەدا پەنیر هەبوو تەنانەت جگەریان ئەدا گوێزانی تێدا بوو شیری مناڵی تێدا بوو خوێی تێدا بوو شەکری تێدا بوو ڕۆن نیسک هەروەها فاسۆلیا کۆمەڵێ خۆراکی تێدا بوو کە ئەی خەڵک ئەیتوانی ڕۆژانە بەکاری بێنێت و ئەوەی کە ڕۆژانە خەڵک پێویستێتی بەڕاستی لەو ئەسواق مرکزێدا بوونی هەبوو بەڵام لە ئێستادا ئەوەی کە دەدرێت بە هاوڵاتیان ڕۆن و برنج و شەکر و ئاردەکەیە ئەوەی کە خەڵک تا ڕادێک لێ ڕازیە ڕۆنەکە و شەکرەکەیە ئەوەی کە دەمێنێتەوە ئاردەکە و برنجەکەی خەڵک زۆر لێ ناڕزیە دەوترێت برنجەکە لە بەدرگا دەفرۆشتێ کیلۆی بە 100 دینار و ئاردەکەش بە هەمان شێوە دەدرێت بە 100 دینار لەبەرەوەی ئاردەکە نانی لێنایەت ئەبێ ئاردەکەی تێکەڵاو بکەیت
و برنجەکەش بە قسەی هاوڵاتیان بۆنێکی زۆر ناخۆشی لێ دێت کە خەڵک ناتوانێت بیخوان لەبەر ئەو بۆنە ناخۆشەی. بۆیە هاوڵاتی لە ئێستادا ئەوەندەی کە خەڵکمان دواندووە زۆر گلەیان هەیە لەم جۆرە خۆراکە، هەم لە ڕووی کوالێتیەوە هەم لە ڕووی ئەوەی کە کەم ئەدرێ بە خەڵک، تەنها چەند جۆرە خۆراکێکە ئەویش وەکو پێویست سوودی لە نابێنرێت. وەیە گرنگە بەڕاستی مەسڵاحە کۆمپانیەکانی خۆراک حکومەت بیر لەوە بکاتەوە کە هەم جۆری خۆراکەکە باش بکات و هەروەها ژمارەی جۆری خۆراکەکانی زیاد بکات بۆی هاوڵاتیان لە قەیرانێک وەکو ئێستادا تا ڕادەیەک پێداویستەکانی ڕۆژانەی خوانی پێبڕکەنەوە و ئەرکێکی زیاتر نەکەوێتە سەرشانیان. ئێمە زیاتر بەردەوام دەبین ڕابۆچوونی هاوڵاتیانەوە دەگوازینەوە، ئێوە لەگەڵمانەوەن با بزانین هاوڵاتیان سەبارەت بە بەشە خۆراکی مانگانە چ دەرەدڵێکی دیکانەیە. فەرموون. بایعی نییە نە ئەوەتی ئەو چەند مانگ هەر نییە کوه ئەوەشی کرد یا برنجێکی بێکەلکە یا لە ناو هەشت مانگە یا شەکە یەک زەیتونیان یا کوا بایعی هەیە قارش بوو پارەکە بیت نازام هاتووە یان نە. باشە ئەو برنجە خەڵک لێ ناڕازیە، تۆش لێ ناڕازیت دەوترێت بە کەڵکی خواردن نایەت، خەڵک پێی وایە ئەمە بەسەر چووە. وەڵا هەیە بەکاری هێنێ خەڵک ئیستا واستەیەوە زروفەکەی کەواتاوانێ زۆر کە ئیستا بەکاری هێنێت، بەڵام ئەوی زانی نێوێ لێنانەکەی زۆر کەسیش هەیە کەوا شکور هەیەتی ئەو بەکارنانەیە فرۆشێتەوە. ئاردەکە دەوتری ئاردەکەش نانی لە نابێ ئاردی دیکە دێکەڵاوکەی. ئاردەکەش دوو نەوعێکیان زۆر باشە ئەوەی کە خەتی ڕەشە، بەڵام ئەو زەردە نانی لێ نایبێت لە بازار ئاردیکەی بۆ کڕیتەوە تێکەڵیکەی. باش تۆ ساڵانی ڕابردوو لە سەدەمی حکومەتی لە ناوچوودا ئەسواق مەرکەزی هەبوو، تۆ وەرە ئەگەر بەڵێ هەموو شتێکی تیا بوو. وڵات چی پێویستێکی کەوا پێویستی ژیان و ڕۆژانە بۆیە هەموو شتی تیا دەستەکەوت لە ماوادی غەزاوی لە ماوادی جلوبەرگ و لە ماوادی پێڵاو گۆشتیشی تیا بۆ زانی گۆشتیشی تیا بوو. خۆم کیلۆیم وەرگرتووە بە 750 فلس 750 فلس بەڵێ ئەوەڵا 375 نازانم ئەو کاتە دینار سویسی بوو بە 750 وەرم گرتووە. ئەو خۆراکەی ئەو کاتە ئەیتوانی بەشی بژێبی ژیانی هاوڵاتیان بکە زۆر زیایشی بوو، چونکە بە ڕغبەتی خۆی کە چرایبکە چی هەڵەگری هەڵگرە بە فەردە برنج بە فەردە شەکر بە کارتۆن تایت بە کارتۆن سابوون ڕۆنی ڕاعی بە تەنەکە، یعنی ئەوەنەت گوێزانی تیا بوو، شیری مناڵی تیا بوو، شیرینی دۆی تیا بوو، معجونی دانی تیا و معجونی ڕیشتاشین تیا بوو، کشمیشی تیا بوو، دۆشاوی تەماتەی تیا بوو، ئەمانە هەموو تیا بووە. حتا وڵا بایعەکە ئەوەنە ئینسانی چاگوڕێ کە چون من نش مەزایە ئەوە شەهەری تۆیە بۆ ماتووە. توێکی گەورەی شیرینی دۆ بە 3 دینار ڕوبع یەکەم. باش ئێستا بۆ نادرێت بە خەڵک؟ وەڵا ئیسا بۆ نادرێت بە خەڵک یەکەم سەرچاوەکەی حکومەتە، لەبەر حکومەت میلەتی ئێمال کردووە، ئەگە میلەت ئێمال نەکرێ ئابەم ڕۆژە نەگەشت. ئەرەوەڵا باشە تا چەند لە کوالەتی بایعەکە ڕازیت؟ هیچ. بۆچی؟ وەڵی هیچ تیا بەسەر نەمر نە برنجی نە ڕۆنی ئێکوا چی دێ هیچ شتێک نهاتووە تا ئێستا. زۆر لە ڕۆنەکە بڵم لە ئاردەکە و لە برنجەکە ناڕازیە، تۆ ژوایت ئاردەکەی تا حدێک بڵێ ئاردەکە بێ ئاردی دری تێگەڵاوکەی برنجەکەش بۆنی لێ. بەڵێ ڕاستە، بەڵام برنجەکە بە کەڵک نایە کەس نایخوات، کەس وەری ناگرێ وەریشی گرنەوەی من زانەرێ خەڵگاتەوە بە 100 دینار لە بەردگا کیلۆی. بەڵێ ئەدرێ بە ئاژەڵ ئەجینەوەکو ئەوی تر ئینسان نایخوات، هیچ کەسێ نێ خواردۆ تا ئێستا. تا چەند قەنەعەت هەیە ئەو خۆراکی کەماندی ئێکسپایر نییە، چون خەڵکێکی زۆر ئەڵێ ئێکسپایرە بەسەر چووە. نا ئەویان ناتوانانی، بەڵام وەکو ئەوەی تریان هیچ کەسێ نایخوات، هیچ کەسێ وەریشی ناگرێ، ئەوش کە وەرێگرێ ئەیفرۆشێتەوە. باشە کە ئەمە خەڵک وەری نەگرێت یا وەریگرێ بیفرۆشێتەوە کەواتە بوونی ئەم بایعە سوودی چییە؟ ڕاستیکردن دڵی خەڵکە ئەبێ وابێت، ئەبێ وابێ ئەجینە تا حەدێت هیچ شتێکیان باش نییە. بایعی بە بڕایتە بێت چی تێدا بێ؟ هەموو شتێکی بێت بێ وەک جاران. سەنەی بەعسی بەبیر دێ؟ نا بەبیرم نایە، بەڵام باسیەکەن زۆر مەرکەزی هەبووە. بەڵێ زۆر شتی تیا بووە، بەڵام وەکو ئێستا نا هیچ شتێکی تیان نیە. ڕۆتینێکە جینەوەکو ئەوی بایعی کووە بە 2-3 مانگ جارێ شتێک دێت یان نایەت، یا ڕۆنێک دێت شەکرێ دێتێت، هەر ئەوەنە. تۆ ناڕازی لێی؟ بەڵێ زۆربەی خەڵکی سلێمانی هەر هەرێمی کوردستان بە عام لێ ناڕازین، بەڵام چی بکەن؟ بەچێ بڵێن؟ چۆنێ؟ بایعێ شیری مناڵیشی دابێزانی؟ بەڵێ پێشتر کەمێک تیای بوو، بەس ئێستا باوەڕ ناکەم. بۆ؟
نییە چی وەرگین چوانە جاجا شتێگەرە درێ ئەخە جاجا شتێ دێ برنجێ دێ برنجە هەر ناخورێ و خواوەکی لە بێی بە مریشک نایخوات بۆچی ناخورێت لەبەرەوەی بۆگەنی کردووە ماوەتەوە ئێکسپایرە ورد بۆ کە لێ ئێنەی لە ڕوو نایانی بۆ مناڵەکەی خۆتی دانێت بەڕاستی بۆنێکی یەت زیاد لە حد ناخۆشە زیاد لە حد بێتامە خۆت تەریقە بیتەوە کە ئەیەنی تۆی خێزانەکە لەم خواردنەوە حازرکە ئاردەکە ئاردەکە ژنانی لێ نابێ ئاردی تری تێگەڵاو وڵا ئاردەکە دایمە کێشەیمانەیە دایمی تر یان نەبێ بیفرۆشیتەوە یان ئەبێ فەردیار دێگەڵاو بکڕێک نە حتممە لە ماڵەوە تو شەڕەوی چونکە ئاردە با کەڵکی نایەت باشە تۆ سەدەمی بەعس لەبیر دێ ناوەڵام من ئەو تەمەنم کاتی خۆی ئەسواق مرکزی هەبووە هەموو شتێکی تێدا بووە خۆراکی مانگانەی دابین کردەوە بۆ خەڵک بەڵێ باسەکەن دایکم باسەکات باوکم باسەکات دەڵێ مریشکی تیا بووە تەنانەت گوێزانی تیا بۆ ڕشتاشین هیچ دەمودانی مناڵی هیچ پێداویستیەک نەماوە کە تۆ پێویستی پێوێت لەو باهەیەتیای نەبێت بەڵام ئێستا هیچ شتیان نیە تەنها ئاردێکە بەکەڵک نایە برنجێکە بەکەڵک نایە ئەگەر جارجار زەیتەکە بێت زەیتەکەش نازانم دەستکاری ناکرێ زەیتەکە تۆزێ باشاگەر بێت ئەی ناو شتانێکی هەمووی سفرەوەی بەکەڵک نایە بەڕاتە بێت چی تێدا بێت وەڵاهی پێویستەکە ئەو شتانەی کە تۆ پێویستە ڕۆژانەکە ئایکڕی لە بازار تۆ موچە نییە هیچ نییە ئێستا ئەو شتانی کە تۆزە موچەی کە هەتا لە شتێکیا سەرفیکەی نەی تۆ بۆ خۆراکی کە ڕۆژانە بەکارێنی پێویستە لە حکومت ئەو باایی کە بۆ دابی نەکات شەکر بێت برنج بێ سابوون بێ تایید بێ ڕۆن بێ ئەو شتانەی کە ڕۆژانە چابێ کە تۆ پێویستە بەکاری بێنی بۆ خۆت بۆ ماڵ و مناڵت و پێویستەکە لە باەکەی هەبێت و ڕوبعموچی کە ئەداتێت لە شتێکیا سەرفیکەی لە نەخۆشیەکە لە کێشەیەکی خۆتا لە مشکلەیەەکە ناکرێت ڕوبعموچەیەکە باتێ ئەو موچێش دێتەوە بە برنج و بە تایت و بە سابوون لەم شتانە حکومەت خۆی سوورە زانیان خۆراکە کە دەنێرێ بۆ تۆ بە کەڵک نایە بۆ ئینێرێ ئەو بازرگانیە کە کردوێتی کڕیوێتی وەک باسەکە لەم فەتوتیان برنجە 3 ساڵە 4 ساڵ هەر بەسەر چووە لە باخیرای ماوە تۆ نازانم ئاوی تێچووە بۆگەنی کردو شتێکی وە بە هەرزانێک کڕێت لێرە ساخێکاتەوە و ئیشەکەی خۆی پێ ماشیەکات و کێشەی نامێنێت ئەو تۆ باعی وەرەگری واللهی هەیە بەس زۆرنا باشە ئەی چۆنە لە ڕووی باشیەوە چۆنە بە کەڵکی خواردن دێ واللهی بازی جار باشە و بازی جار خراپە بەڵام برنجەکە زۆر بۆنی لێ دێ بە کەڵکی خواردنە ڕاستە بەخۆشتی وە هەیە ئەی ئاردەکەڵان ئاردەکەش نانی لێ نابێ ئاردیتی بۆ کڕیت و تێکەڵاوێکی هەڵاوای ڕاستە بیرتر باشە تۆ سەردەمی ئەسواق مرکزی و تەمان بەبیرە و لەوە وەری شگرتی بێ ئەوەی سەدەمی ڕژەمی لە ناوچوو وەرەگرتووە لەو کاتەیە بەڵێ وەڵی خراپ چی تیا بوو وەڵی هەموو شتێ بوو دۆشا بوو هەموو شتێکی لەگەڵاوە ئەنی پێداویستی ڕۆژانەی خەڵکی دابی نەکرد بۆ مانگە بەڵێ ئەڵەن گۆشتی تیا بووە گوێزانی ڕیشتاشنی تیا بووە معجونی دەمودانی تیا بووە چای تیا بوو هەموو شتێکی تیا بوو بەڵێ تیا بوو بەڵێ ئێستا بۆ نادرێت وەڵی تر نازانم بڵێم چی لەم خۆراکی باعی ڕازیت واللهی کەمتر نەوەڵە هیچ کەسی لێ ڕازی باعی وەرەگری جا بایعی هەیە تاوەربژیرێ تۆزێک هەیە جاجات تۆزیش ئەکسپایر بووە هیچی هەمووی نەخۆشیە گەر خەڵک بیخوا چاکە شیلۆی بە 250 لێو ناکرێتەوە بایعەکە برنجەکە کەس دایخوا وەرێگرن ئێرن بە ئاژەڵوشت برنجەکە کیلۆی ئەڵان ئەدرێتەوە بە 100 لە بەدرگا وڵی لەوانەیە سەیش نەکە جاریوا بێ پارە بێ فڕێ پارەش بێ فڕێ برنجەکە فڕێ بێ یا خۆراکە فڕێ بێ ئاردەکە ژەڵە بێ ئاردی تری تێکەڵاو بکەیت وڵی ئاردەکەشی نازم خۆ من ئێمە وەری ناگرین ئاردەکە هەر لێوی فرۆشنەوە بە 8,000 و بە 7,000 و ئاوە تو نازانم چی لێکرد جەنابە کاتی خۆی ئەسواق مەرکەزی وەرەگرت زەمانی لە ناوچوومی دیکتاتۆرە بەسەر چۆکە بەڵێ هەموو شتێکی تیا بووە هەموو خۆراکی درا بە هاوڵاتی وڵا ئەو کاتە بایعی هەبوو بەسەر بیرم ئێمە لە ساڵەکانی هەشتا و هەفتاکانە بای 6 نیاماوەرەگر بە شیمبانگێکیە کرد فردێ برنجانایی تێ شتانایی تێ ئەنجا چاکە شەکری لەگەڵا بوو حێلی شانای تێوی کە تەجاکەەوە بیخۆی دوای دەرمانی ڕیشانایی تێ ناوی ئادەم بوو سیگناڵی دانیانایی تێ جوزان ڕیشتشانی ئاتێ مناڵیان ئەدا ئەنجا گۆشتیان کارتۆنە مریشکی بەرازیلیانایی تێ بە 6 دینار بوو کاتە 11 مریشکی پاکراوی جوانی تیا بوو زۆر ڕێک و پێک بوو بەرازیلی بوو جایتر ئەو شتانە هەمووی هەرزان بوو باە 7 دیناری وەرەگرت ماگەکە لێ زیا بوو ڕێستە پرسم ئەو نیشانە قوتوە شیری نیدۆ هەبوو کاتە فەڕەنسی نیدۆ بۆ بەیانیان ئەگو بۆ خۆتان بیخۆن
ئەو بۆ هەموو دیکتاتۆری خۆیەوە بۆ هەموو زاڵمەتی خۆیەوە نێژمی لە دەکەی برسی بێت ئەمانە بۆ ئێڵن خەڵک برسی بێت ئەمانە ینی نازانم کۆمەڵێ وەکو چەتیان لاتۆ مافیان وەکو زەر و جوان تێر ناخۆن هەرە مژن سەرۆت و سامانیم گەل لە تاڵانەکەنەوەی مژن و پشتیان کردوێتە میلەت هیچ پەیوەندێکیان بە میلەتەوە نەماوە ئەمانە وازیان لە میلەتێ ناوە میلەتیان بەڕەڵا کردو چێکا بیکا و چۆنێژی بژی و کەیف خۆیەتی تر سەر و سامانەکانە بنە یەکەم بە پرۆژێ گەورە بە خۆیان و ئەوتر لە بانکەکانی عالەم هەموو پارەکانن کۆمەڵ کردو دایاناوە بە خۆیان و بۆ ئایندەی خۆیان ئەگەر ڕابکەن یا شتێ بکەن بیخۆن و تەواو ئەژنا هیچ پەیوەندێکیان بە میلەتەوە نەماوە میلەت ئەگەر ئەوان وازیان لە میلەتێ ناوە بەس حەقە میلەتی جواز لەوان بێنێ بە تایبەتی ئەم دەسەڵاتە هیچ پەیوەندێکی بە میلەتی کوردەوە نەماوە بە موادەوە نای برنج و تۆزیەکەن تۆزیە نەکردنی باشتر ئەو خەڵکە داما بووە خاڵەگیان ئەو خەڵکە قڕکرا بە سەریە ئەو خەڵکە ڕوو لەکوێ بکات ئەوان وازیان لە میلەتێ ناوە بەس حەقە میلەتی جواز لەوان بێنێ هەر ناخورێەوە خواوەکی لە بیەی بە مریشک نایخوات برنجەکە کەس دایخوا وەرێگرن ئێرن بە ئاژەڵۆشت ئارە وڵا هەتا ئێسخانی ناڕازی باعی وەرەگری تۆ لە باعی هەیە تا وەریگرن بە قوربان باعی تۆ دە برنجە بۆکەنیان بۆ هێناین ئەوش ناخرەوە سپایر بووە ئەو برنجە لێ نانێت تۆ نەوەڵا بە کەڵک نایە من بۆگەنێک لێن من خێزان نایخۆچی لێنم نەوەڵا بە قوربان ئاردەکە وڵا ئاردەکەش لێ نایە بەس ئاردەکە وەرەگرین سووری بۆکردن لەگەڵ یەکەین ئەرە وەڵا بەهێنی ناکرێ بەڕووتی بەس برنجەکە هەر بە کەڵک نایە لەم باعی ڕازیت نەوەڵا سەدەمی زوو سەدەمی حکومەتی بەعز ئاسواق مرکزی هەبوو تۆ وەرتەگرەوە ئارە وەڵا شتی تیا بوو ئارە وەڵا هەموو شتێکی تیا بوو جایسە چی واتێ ئەگە بە دووسێ مانگ کردێ بە چوار پێنج مانگ تۆ دەڕۆنە زەید بیان ئەم برنجە مە سێ مانگ لەم برنجە خراپەیەت هەر ناخورێ خوا دوو بای ئەمدا ناوە لەوێ خێزان نایخوا بۆنی دێت ئەم جا تەنەکەی ئاویشی تەیەکەی هەر نەرم نابێت وەڵی لاسیکە هین نابێ بە کەڵک نایە بخورێ باقی کوایە کامێ و ڕۆنەکەیتی وایەوە نەڕۆنمانێنەوە برنجەکەیتیەوە حاڵێتیەوە ئاردەکەی تاکەی بەنان برنجەکە چێتی برنجەکە وەکە سێ ڕۆژ بکەرا بجا لێ قاپیە برنج دەخەبایە ناکوێت لەی ساوەرە ساوەر باشترە کوێ خوێ ئەی ڕۆیان کاوانێ بەڕێزم هیچ بە کەڵک نایە خۆم لێم ناوە دیانی پیانێ وەکو سفن چەڵەستێتەوانێ ئەنجا هەر نەخورێ باش وەڵی وەکو سپرنگ هەڵەستێتەوانێ باوکم وەرە بۆ لێنێم ژنی قەدیمم پڵاو بوو لێ مشتێ بزانە برنجە چۆنە هەر بە کەڵک نایە هیچی بە کەڵک نایە ئاردە برن نەبەخوا خۆ خوانێ بڕە هەر وا شکرین بەس ناتوانین برنجی دوو جارە سێ جارە بیخۆین ئاردەکە چێتی ئاردەکە خۆ ناکرێ بەنان بەخواد گوێری ئاردی دوو گوێر ئاردی سپیتێکە لەگەڵ گوێری ئاردیە بە کەوچکم کردمەتە ناوتاوە هەر بە کەوچک ئێمە حکومەتە بە قوربانی حکومەتە بم ئەمە کارەباکەیەتی ئەمە ئاوەکەیەتی ئەمە معاشەکەیەتی ئەمە بایعەکەیەتی ئەمە حکومەتە شکر و سپاس بۆخوا سەدەمی زوو سەدەمی ڕژەوی لە ناوچوو ئاسواق مرکزیە بوو وەرتەگرت چی وەرەگرت باعی وەرەگرت لە سەدەمی حکومەتی ناوچووە باعی وەرەگرت هەرچی شتی تیا بوو هەموو شتی تیا بوو بەخوانانە مووس ڕشتاشنی پیاژی تیا بوو دەوکایزە کۆ هیچمان هەیە ئەم نانە بۆ ڕۆنە تۆ ڕازیت لەم بایع ئێستا نەوەڵا نەوەڵا ڕازی نیم نەوەڵا ڕازی بوونی چی هیچی بە کەڵک نایە بەڕێزەکەم ئەی باعی بێ هەموو شتی تیا بێ باوانەکە بێ موشتی تیا بێ کووە ئەتو پێم بڵێ ئەی باشە شاڵە ساڕمان بۆ بێنن لە جاتی برنجەکە ئەوە من و تۆ لێرە هەرچەنە گلەی خۆمان کرد بە چێچێت بە ئیسانجە خەزا لە ڕۆحم نەوەڵا ڕۆڵە گیان ڕێخوا خوای گەورە عمرتان درێژکا بە قوربان بەخوای چی تیا بەستە نییە حەقمان لەخوا ئاوێت بەڵێ تا چەند لێ ڕازی وڵی بڵێم چی وڵا هەر لێ ناڕاستی لە بەرەی برنجێکێن بەم خەڵکە هیچ بە عمل نایە و برنجەکە چێتی وڵی لێنی ناخورێک بۆ گەنی لێ هەر ناخورێ ئاردەکە ئاردەکەشی وڵا هەر نانی لێ نایە تۆ برنجە لێ نانێ ناوەڵا لێ نانم لە بەرەی ناخورێ دەوترێ خەڵک لە بەردەرگا کیلۆیەداتە بە 100 دینار ئاردەکەش بە هەمان شێوە وڵا وای ڕاستە باشە بە بڕۆی بەڕێزت بایعی بێت چی تیا بێت وڵا بێ هەموو شتێکی تیا بێت لە بەرەوەی خەڵک چیێن بەم خەڵکە لە بەرەوەی تۆ ئاردەکە بە عمل نەیە و برنجەکە بە عمل نەیە وەش بە عمل نەیە خەڵکی لێ بکە خەڵ هەموو شتێک ئەکڕێ سودیان بایعی چییە وڵا هیچ تۆ کە شتەکە بگڕیانی سودی هیچ نییە ئەی بۆ درێ بە خەڵک بە بڕای تۆ وڵا بڵێم چی نازان خەڵکی بێ لە خەڵەتێ نەی ناوەکەی بایعیە
قوربان باشی ئای بە قوربان سپاس کوردی وابزانم لەوانەیە کورد لە کوورد دەچم عەرەبم بایعی وەرەگری نە وەڵڵا بایعی بۆچی وەرە بە پێنج بەش لە ساڵێک وازام دوو جار شەگر نایەت یا ڕۆن نایە هیچ شتیانی برنجێکێ بۆ گەنە هەر بۆ خۆیان با خۆیان بیخۆن باشترە خۆیان لێ خۆن بەس زەیدەکە جاربەجار زەیدەکە و جاربەجار شەکرەکە ئەو دوانە هیچی تر باش تۆ لە سەردەمی ڕژەمی لە ناوچوودا ئەسواق مرکزی هەبوو خەڵک خۆراکی وەرەگەن ئەو کاتەوەرە ئەگەر نەوەڵڵا من وەختەوەرم ناگەم من خۆمە چون بە پارام کردەوەخت بۆچی وەرە ناکرد ماڵ باوکۆ وەریان نەگرت وەڵڵاهی خەڵک وەریەگرت وەڵڵاهی باوەڕ ناکەم خەڵک هەموو شتێکە و لە بازار هەرزان ئەڵێن ئەو ئەسواق مرکزی هەموو شتێکی تیا بوو بۆ خەڵک هەچی شت بڵێ تیا بوو بۆ دەرزی شتیا تیا من خۆمەزە ئەسواق مەزەکەزی بەغا بڵێ هی هێرشوی لای ئۆرزیانە زۆر شتە باگە بوو ئۆرزی باگ هەچی شتە باشن شتیشی تیا بۆ ئەوسا بە بڕای تۆ بایعیە بێت چی تیا بێت وەڵڵا ئەبێ ئەوەی کە ئەو میلەتە پێویستی پێێتی ئەبێ ئەوەی تیا بێ ئەبێ شەکری تیا بێ ڕۆنی تیا بێ برنجی تیا بێ نیسک و نۆکوانێ هەمووی تایە تۆ بینیوتە تا ئێستاوانە کەس نەیبینیوە تا ئێستا چایەکیانێنا پێرار وازام چایەکیانێنا نازانم چی بوو بەخوا شەکرەکە ماوەیەکی پاریش بوو ئەوی شەر بیرمە هەمووی ئەو ڕق بوو ئەکسپایر بوو ترێیان بەو خەڵکە خەڵکی فەقیر چی بکە مەجبورە بێخوا هەیە نیەتی تۆ ناڕازیت ئارە وەڵا هەتا ئێسخانی ناڕازی ڕاو بۆ چوونەکانی هاوڵاتیان سەبارەت بە بەشە خۆراکی بەیاعی مانگانە بەو جۆرە بوو کە لێی ناڕازین ئەو بەشە خۆراکە هی ئەوە نییە کە خەڵکی دڵی خۆی پێ خۆش بکات و بژێوی ژیانی خۆی پێدابین بکات چونکە بە گوتەی هاوڵاتیان برنجەکە هێندە بۆنی ناخۆشە بە کەڵکی خواردن نایەت ئاردەکەش هێندە بێ پێزە نانی لێ نایەت دەبێ بچی ئاردی سفری دیکەی بۆ بکڕیت یاخۆت بیفرۆشیتەوە و ئاردێکی تر بکڕیت ئەوەشی کە دەدرێت چەند مانگجارێک تۆزێ شەکر و تۆزێک ڕۆنە ئەویش وەکو پێویست نییە و بەشی بژێوی هاوڵاتیان ناکات بە گوتەی هاوڵاتیان دەبێ کەوتە بایعی هەموو پێداویستێکی ڕۆژانەی خەڵکی تێدا بێت بۆ ئەوەی خەڵک کەمترین شت لە بازاڕی ڕەشدا بکرێت و زۆرترین شت لە بایعەکانەوە دەستی بکەوێت تاکو ئەمە حکم بکە بەسەر بازاڕدا و ڕێگە لە گرانفرۆشی و قۆڕەکاری بازرگانە چاوچلۆکان بگرێت و شت بەسەر خەڵکیدا نەسەپێن و بازار قۆڕەق نەکەن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیانە کە لە بەشە خۆراکی بەیاعی مانگانە ڕازی نین هەندی هاوڵاتی پێی وایە ببێ و نەبێت وەکو یەک وایە چونکە ئەو بەشە خۆراکە کە دەدرێت هەم لە ڕووی ژمارەوە هەم لە ڕووی کوالێتیەوە ناتوانێت پێداویستی خەڵک دابین بکات ئێمە هیوادارین کۆمپانیەکانی خۆراک و لایەنی پەیوەندیدار بچێتەوە بە بایعەکاندا و بە بڕیارەکانیاندا بۆ ئەوەی هەم بەشە خۆراکی مانگانەی خەڵک زیاتر بکەن هەم بۆ ئەوەی لە ڕووی کوالێتیەوە خۆراکێ بدرێ بە هاوڵاتیان کە دڵی هاوڵاتیان ڕازی بکات هیوادارین چیتر بازرگانی بەسەر مەعیدە و بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە نەکرێت پامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت